ئێمە میلەتێکی مەظلوم، ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە، لەگەڵ هەموو کەس دۆستی. لەم یادەدا سەری ڕێژ و نەوازش بۆ بارزانی نەمر و هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری گەلی کوردستاندا دەنوێنین. بارزانی بۆ خۆی ناوەک بووە تەواوکەری ناوی کورد و کوردایەتی و نەتەوەی کورد بووە. بارزانی بۆ خۆی لە خانەوادەیەک هاتە دنیاوە و لە خانەوادەیەکیش پەروەردە بوو. خانەوادەکە بۆ خۆی بەشێک بووە لە مەعاناتی نەتەوەی کورد، بەشێک بووە لە خەباتی ملەتی کورد، بەشێک بووە لە خۆراگری و قوربانیەکانی ملەتی کورد و بەشێک بووە لە داکۆچیکەرانی گەلی کوردستانیش. خانەوادەی بارزان بۆ خۆیان لە مێژووی پێش لەدایک بوونی بارزانیش بەشێک بوون لە خەباتی ملەتی کورد، بەشێک بوون لە خەباتی خۆراگری، چ لە ڕێگای تەریقەتی سۆفیگەری، چ کە ئەو تەریقەتە ئاوێتە بووە لەگەڵ بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری، هەر لە شێخ محەممەدی بارزانەوە، دوایش لە شێخ عەبدولسەلامی مەزنەوە، شێخ عەبدولسەلامی شەهید کە شەهیدی نەتەوایەتی و نیشتیمان بووە لە 1940 لە پێناو بیری نەتەوایەتی و بیری نیشتیمانی داکۆچیکردن لە مافەکانی گەلی کوردستان و لە بوونی نەتەوەی کورد و داخوازیەکانی گەلی کوردستان بۆ ئەو سەردەم لەلایەن حکمی ئەو سەردەمی عوسمانیەکان لە مووسڵ لە سێدارەدرا. ئەو سەردەم بارزانی منداڵێکی تەمەن بچووک بوو، بەڵام کاریگەری لە سێدارەدانی شێخ عەبدولسەلامی بارزانی براگەورەی ئەو کاریگەریە هەم لە ڕووی ڕوحی، هەم لە ڕووی نەتەوایەتی، هەم لە ڕووی خانەوادەی کاریگەری زۆری لەسەر بارزانی هەبووە، لەسەر بارزانی نەمر هەبووە و کاریگەری لەسەر شێخ ئەحمەدی بارزانش هەبووە. ئەمانە هەمووی هۆکارێک بوون بۆ ئەو ڕێڕەوە یان ئەو ڕێبازە پەیڕەو بکرێتن کە ڕێبازی کوردایەتی و ڕێبازی نیشتیمان پەروەری بووە. بارزانی لە تەمەنی منداڵیەوە کە تەمەنی لە بینی 16 و 17 ساڵی بووە، نوێنەرایەتی شۆڕشەکانی بارزان و نوێنەرایەتی شێخ ئەحمەدی بارزانی کردووە بۆ دەرباسکردنی ئەرمەنیەکان لە ئیبادەی ئەرمەنەکان لەسەر سنووری تورکیا و عێراق و سووریا و ڕۆڵیان هەبووە لە دەرباسکردنی ئەو خانەوادانە، خانەوادەی ئەرمەنیەکان و لەو پێناوەدا نزیکەی 14-15 شەهید و زیاتر لە 20 برینداریان داوە. هەر لەو کاتشەوە هەم پامی بارزان و هەم پامی جەنابی بارزانی و شێخ ئەحمەدی بارزان بۆ ئەو سەردەم پامێک بۆ پێکەوە ژیان بۆ تاکۆچیکردن لە پێکەوە ژیانی ئاین و نەتەوەکان، چکە ئەو کات ئیبادەی ئەرمەنیەکان بووە و ئەوان هاوکار و هۆکار بوونە بۆ دەربازبوونی ئەو خانەوادە ئەرمەنیانەی کە لەسەر سنوور بوون و شۆڕشەکانی بارزان دەرخەری پێگەی بارزانی نەمر و دەرخەری توانای ئەو هەم لە سەرکردایەتیکردن لە سەرکردایەتیکردنی شۆڕش، هەم لە ڕووی سیاسی، هەم لە ڕووی بیری نەتەوایەتیش لە گفتوگۆکانی لە سەردەمی شۆڕشەکانی بارزانی نەمر وەکو گەنجێک وەکو لاوێک دەرکەوت و ڕۆڵی هەبووە و لە نەفیکردنی بارزانیەکانیش چ ئەو سەردەم بۆ خواروی عێراقیان ناوەڕاستی عێراقیان بەشەکانی تری کوردستان و خودی شاری سلێمانیش کە بارزانی نەمر و شێخ ئەحمەدی بارزان لە شاری سلێمانی بوون. ئەمانە هەمووی بیدایەت یان سەرەتای دەرکەوتنی بارزانی نەمر بوو بۆ ڕێبەرایەتیکردنی دۆزی ڕەوای کورد پێش ئەوەی پارتی دیموکراتی کوردستان دابمەزرێ. دەرکەوتنی بارزانی بوو بۆ ڕێبەرایەتیکردنی بیری نەتەوایەتی، بیری نیشتیمانی، بۆ کوردایەتی، بۆ پێشەنگ لە خەباتی نەتەوەی و نیشتیمانیدا. قسەکردن لەسەر کەسایەتی کاریزمی بارزانی مستەفا ڕەهەند و گشتگیرە، هەم فرە ڕەهەندیەکەی هەم گشتگیریەکەی کاتی زۆری دەوێت. لە دیمانەیەکی ئاوا خێرا دەمەوێت ئاوا بڵێم کە بارزانی مستەفا هەڵگیری پەیامی ئازادی بوو بۆ گەلێک کە ژێردەستەیە. لە پێناو ئازادی کوردستانی کۆکردەوە، کەواتە خەسڵەتی دووەمی بریتە لە کۆکەرەوەیی. لە ئازادی بۆ کۆکەرەوەیی
بڕیاریدا کە لەگەڵ تێکۆشەرانی گەلەکەی حزبێکی سیاسی دانێ بە ناوی پارتی دموکرات کوردستان. لە ناوی پارتی دموکراتی کوردستان ئەگەر ورد بینەوە ناوی ئەم حزبە دموکراتە، کەواتە ئازادی کوردستان و کۆکەرەوەی نیشتیمانی دموکراسی و میکانیزمی خەبات، کەواتە میکانیزمی خەبات واتە دموکراسی. ئەمانە لە هزری بارزانیدا چەکەرەیان کردبوو، بارزانی نەوەی زۆری یەک لە دواییەکی بە قۆناغە مێژوویەکان لەسەر پەروەردە کرد کە ئێمە ئێستا قسە دەکەین پاشخانێک لە شۆڕش، پاشخانێک لە قوربانیدانمان هەیە کە ئەوی ژەچێک لەو خەسڵەتانەی بارزانیە کە فێری کردین لە پێناو میلەتی خۆمان قوربانی بدەین. کەواتە قوربانیدان یەکێکە لەو خەسڵەتانە کە فێری کردین خۆنەویست بین لە پێناو ئەوانی تر، لە پێناو کوردستان، لە پێناو ئایندە، لە پێناو ئازادی، لە پێناو سربەخۆیی. ئێستا کە قسە دەکەین لە دوای ڕووداوێکی زۆر گەورە قسە دەکەین کە ڕووداوی ڕیفراندۆمە. ڕووداوی ڕیفراندۆم کە سانعی ئەم ڕیفراندۆمە سەرۆک مەسعود بارزانی بوو بە هاوکاری گەلی کوردستان و تێکۆشەران، بەرهەمی ئەم ڕێباز و هزر و دیدگایەیە کە بارزانی مستەفا ڕنگڕێژی کرد و ئێمە ئێستا بە شانازی وەکو قوتابی لێرە قسە لەبارەی ئەم خەسڵەتانە دەکەین. دیارە بارزانی نەمر سیمبۆلی ڕۆحی نەتەوەی کووردە، دەستپێکی شۆڕش دامەزراندنی قەواری سیاسی وەکو ئەحزاب. ئەتوانم بڵێم بارزانی نەمر دامەزرێنەری یەکەم حزبی سیاسی بووە لە کوردستان، بووە بە داینامۆی حرەکەی نیشتیمانی و ئازادی خوازی کوردی لە پارچەی بڵین باشوور. دواتر بارزانی نەمر بەو کاریزمای خۆی شۆڕشی گواستەوە بۆ پارچەکانی تر، ئەوە بوو سنووری نەناسی. لە کاتی کۆماری مەهاباد خۆی نەگرکەزانی کۆماری مەهاباد لەو دۆخەی خۆی گەیاندە ئەوان بۆ ئەوەی داکۆکی لە مافەکانی برا کوردەکانی بکە لە پارچەکانی تر. بەڕاستی ئەتوانم بڵێم نەمانی جەنابی بارزانی، ژنێراڵ بارزانی، باوکی ڕۆحی نەتەوەی کورد، خەسارێکی گەورە بوو لە هەموو تاکێکی کورد. ئەمڕۆ ڕۆژێکی ماتەمە بەنسبەت نەتەوەکەمان. لێرەوە درود و ڕێز بۆ خەبات و ماندووبوون بۆ بارزانی نەمر و کاگریسی هەمیشە زیندووە لەگەڵ هەموو شەهیدانی کورد و کوردستان دەنێرین. لە واقعدا لەدایکبوونی بارزانی لە نێو خێزانێکی کورتپەروەر و لە نێوان خێزانێک کە هەمیشە خەبات و قوربانیان کردووە بۆ ڕزگاری نەتەوەکەیان و بۆ پاراستنی نەتەوەکەیان، بۆ خۆی کاریگەریەکی گەورەی هەبووە. دەبێت ئەوەش بڵین شێخ عەبدولسەلامی یەکەم و دووهەم و پێشتریش بنەماڵەکەیان هەمیشە لە سەنگەری بەرگریدا بوون بۆ نەتەوەکەیان و لەو پەروەردەیەوە لەدایکبوونی بارزانیش بەتەواو دەدەڵێن کە لە زیندانا بوون پێش لەدایکبوونی و کە بە منداڵیش ممکن لە زیندانا بوو ئەش و ئازاری بینی و بە درێژایی تەمەنی لاوێتیشی ئەو واقعی کوردستانی بینی لەگەڵ شێخ عەبدولسەلام و شێخ ئەحمەدی بارزاندا. ئەو ئێش و ئازارەی گەلی کوردی هەست پێ کرد کە هەیە لەسەر ئەرزی واقع، بۆیە هەمیشە وەها بیری دەکردەوە کە ڕۆژێک ببێ بتوانێت کە کاریگەریەکی لەو شێوەی هەبێ بۆ ئەوەی کەوا گەلی کورد بەرەو ئامانج بەرێەوە بەرەو سربەخۆیی بەرێ. دروست بیڵێن بارزانی نەمەر لە تەمەنی لاوێتی و گەنجێتیدا هاوکاری هاوکاری شێخ مەحموودی حەفید لە سلێمانی و هاوکاری شۆڕشی باکوور و ئەم واقعات بۆ ئەو
ڕنگدانەوەیەکی تایبەتی هەبوو گەلی کوردی بینی بە گەورەی و نیشتمانێکی بینی بە بەهێزی بۆیە دەبینین کە لەگەڵ ئەوەشدا لە شۆڕشی یەکەم و دووەمی بەرزانیشدا بەشدار بووە بەرزانی نەمەر بیری لەوە کردوتەوە کە لە هەر جێگایەک هەبێت کورد بێوێ پێویستی بەو هەبێت بیر لەوە بکاتەوە کە یارمەتی دەری بێ دەرکەوتن و هەڵکەوتنی بارزانی باوکی ڕۆحینەتەوەیمان لەسەر دەم و ڕۆژگارێکە دروست بوو دەرکەوت لە سەختترین قۆناغی مێژووی نوێی نەتەوەکەمانایە ئەویش لە دوای دابشبوونی کوردستان کە بە زۆر پارچەی باشووری کوردستان دەچێنرا بە عێراقەوە و مزڵ زۆرەی لە سەردەمی پاشایەتی و تا دواتر بە جمهوریش ئەگا کە لە کورد دەکرا ڕۆڵێکی مێژووی زۆر دوور و درێژ هەمووکو بارزانەکان هەمووکو کەسایەتی شخصی خۆی جەنابی بارزانی تەنانەت بەوەش گەیشت کە بەشداری کۆماری کوردستان لە مەهاباد بکە بۆ ئێمە یادی کۆچی دوایی بارزانی هەمیشە غەمێکە با بڵێن نیگەرانیە کە تەمێکی ڕەشە بەسەر دڵ و دەروونمانەوە چکە ئەمە زانین بارزانی بوو هەموو قۆناغەکان تا ئەمڕۆژ پێویست بووە ئیتر ئەمە سنەتی ژیانە هەمومان ئەبێ بمرین بارزانی بەجەستە بەجێ هێشتوین هەمیشە ڕۆحی وەکو سێبەرێک بەسەر سەری هەموو کوردیەکەوەی لە هەر چوار پارچەی کوردستان بۆ زیاتر بەرز ڕاگررتنی ئەو ڕێبازە بۆ زیاتر یاد و یادەوەری و شکۆمەندی خودی بارزانی پێویستە لەسەرنەوەی نوێنەوەی ئەم ڕۆژگارە پێویستە خەسڵەتە جوانەکانی بارزانی ئاوێتەی ژیانی خۆی بکە و لە کار و کردەوەکانیان ڕنگ باتەوە بارزانی بۆ ئێمە سمبلێکە هەمیشە شانازی پێوە ئەەکەین هەمیشە ئەو چرایە کە ڕێگای ئازادی و سەربەخۆی و سەرفرازیمان ڕووناگەکاتەوە دیدگای ڕێبازی بارزانی هەمان دیدگای پارتی دموکراتی کوردستانە و پارتی دموکراتی کوردستانیش هەمان ڕێگایە بۆ ئەوەی بگەینە ئامانجەکان ئازادی دموکراسی پێکەوە ژیان ئاشتی و لە هەمووی گرنگتر دروستکردنی ئیرادە و بڕوا بە خوبوونی ئینسانی کووردە ئەزانی پێشمەرگە سیاسی کێکۆشەر لە شۆڕشی ئەیلول یەکێ لە بەرهەمەکانی بریتی بووە لە دروستکردنی بڕوا لای تاکەکانی کۆمەڵگەی کوردستانی کاچوون بۆ گوندێک کە بەرگریان دەکرد کە سەنگەریان قایم دەکرد کە دوژمنیان ئەشکان کە ئەیان نووسی کە تێکۆشەرەکان لە منبەری دانوستانەکان بوون لە بەغدا لە مفاوەزاتی سیاسی جودا جودا کە بە بەردەوامی دەیانویست کۆمەلگا کۆکەنەوە بنمونە لەگەڵ جوتیار و کرێکار لەگەڵ وەرزێر لەگەڵ ژن لەگەڵ گەنج لەگەڵ لاو لەگەڵ قوتابی هەموو ئەمانە بەیەکەوە پێمان دەڵێن کە ویستویانە بڕوا دروستکەن بۆیە ئێستا ئەگەر سیر دەکەی ئەندامەکانی پارتی دموکراتی کوردستان پێشمەرگەکانی پارتی دموکراتی کوردستان میدیاکارانی پارتی دموکراتی کوردستان زۆر بڕوا بەخۆ بوون لەسەر پێن بڕوای قایم و ئیمانی قایم و ئایندەیەکی قایمیشان لە پێشەکە دەیانەوێ بەم پتەوی و قایمیە خزمەتی گەلی کوردستان کۆماری مەهاباد و دامەزراندنی کاریگەری دەورێکی کاریگەری بینی لە دامەزراندنی کۆماری مەهاباددا و سەرپەرشتی هێزەکانی کۆماری مەهاباتیشی کرد و تا ئێستش هەموو کورد شانازی دەکا بۆ خەبات و قوربانیدانەوە و پاش ئەوەش هەمومان بینین تەسلیم نەبوو بە دوژمنان هەمیشە ئامادە بوو لە پێناو گەل و خاک و نیشتمانەکەیدا قوربانی بدا ئامادە نەبوو لە سنووری سێ وڵاتی بڕی و چووە سۆڤێتی جارات و رووسیای ئێستا لەوێش ئێش و ئازاریکی زۆر بینی تا گەڕایەوە کە گەڕایەوە کەسایەتیەکی نیشتمانی گەڕایەوە
کەسایەتێک گەڕایەوە کە توانم بڵێم لە هەموو کون و قوشبنێکی نەک هەر کوردستان و لە عێراقیشدا بە کەسێکی کاریزمی و کەسێکی ڕزگارکەر و کەسێکی دەبینی کە هەمیشە چاوەڕێ بوون کە پەیامێک بدا و چاوەڕێ بوون کارێ بکە بۆەوەی خەڵکی عێراق گشتی وە کوردستانیش بەرەو ئارامی و ڕزگاری بەرێ. بینیمان ئێمە لە دوای ئەوەی کە هاتەوە لە ئینقلابی 1950 و دامەزراندنی کۆماری عێراق و عەبدولکەریم قاسم پاش ماوەیەکی زۆر کەم کە ئێش و ئازاری خەڵک درایەوە جاری کە لە ڕێڕەوی سیاست و شۆڕشی عەبدولکەریم خۆی لایدا بینراوە کە کێش ئێش و ئازاری هەیە ئەوەی بۆ مەکراوە جارێکی کە ئامادە بوو جاریکە لە شاخ بێ ئامادە بوو لە سەنگەر بێ لە ئەشکەوتەکان بێ لەگەڵ خەڵکی کوردستاندا بێ بەڵام ئامادە نەبوو هیچ کاتێک لە پێناو دەستکەوت و دەسەڵات ئەو لەژێر دەسەڵاتی ڕژێمێکدا بێ کە گەلەکەی بتەوسێنێتەوە. بۆیە ئەم کاریزمایی جەناوی سەرۆک بەرزانی هۆکار بوو بۆ ئەوەی کەوە شۆڕشی ئەیلول بەو بەهێزیە دروست بێ. لە پێش شۆڕشی ئەیلول شۆڕشەکان هەبوون، شۆڕشی یەکەم و دووەمی بەرزان هەبوون، شۆڕشی مەحموود هەبوو، شۆڕشەکانی باکوور هەبوون، ڕۆژهەڵاتیش کۆماری مەهابادیش تەنها دەتوانین بڵێن ناوچەیەکی ڕۆژهەڵاتیشی گرتەوە. بەڵام شۆڕشی ئەیلول پاش ئەو تێبینی و وردەکاری جەنابی بارزانی نەمر شۆڕشێکی دەست پێ کرد لە باشووردا سەر تاسەری بوو. لە خانەقین و مەندەلی و بەدرەوجەسانەوە تا دەچێتەوە زاخۆ و شنگاڵ پێشمەگە هەبوو. و لە دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستانی 1946ەوە تا بە ئەمڕۆ پارتی لە مؤسسینی خەڵکی خانەقین و مەندەلی و بەدرەوجەسان و شوێنەکانی تری کوردستانە هەبوونا. بۆیە پارتی دامەزرا کورد یەک پارچە هیوای کەی بۆ پەیدا بوو. بەو کاریزما و سیفاتە جوانانەی کە هەبووە هەموو کەسێک کە بارزانی بینیوە لە یەکەم دیدارە ئەو ئەحدە پەیمانە ڕۆحی لەگەڵا بەستووە پەیمانی داوە کە لەگەڵیا بۆ شۆڕش بەردەوام بێت. بەڕاستی ئەم سیفەتانە لە کەم کەسە هەبووە لە بەدەستدانی جەناوی بارزانی و نەمانی لە ژیانە کارچەند ئێمە لە یادمان هەمیشە زیندووە. وای کرد بۆشایەکی گەورەی دروست کرد لە بزبنەی ڕزگاری خوازی کووردا. بەس خۆشبەختانە بەڵام خۆشبەختانە جەنابی سەرۆک مەسعود بارزانی و کاک ئیدریس بارزانی توانیان ئەو بۆشایە پڕکەنەوە ئەو بزوتنەوەی کە جەنابی بارزانی دەستی پێکرد و ئەوان بەردەوامی پێ بدەن و بیگەێنم ئاستەی کە ئێمە ئێستا تێداین و هەمومان بەم کیانە گەشتوین کە کیانێکە تا حدێک سربەخۆی تێدا بەدی دەکرێ و هەموو پارچەکانی تر شانازی پێوەکەن. بارزانی فێری زۆر شتی کردین. بارزانی ئەو سیفاتەنەی کە تیا فێری ئەوەی کردین کە دڵسۆز بین بۆ نیشتیمان، دەستپاک بین، خەڵکمان خۆش بوێت، هەموو چین و توێژەکان بە یەکەوە بە یەک چاوسێر بکەین. ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم بارزانی وەکو قوتابخانەیەک بۆ گەر بچی مێژوەکەی بخوێنیتەوە هەموو تاکێک کورد دەبێ شانازی پێوە بکە، ئەبێ دەرسی لێ وەرگرێ، وەکو وانە ئەبێ لە مەکتەبەکان ئەو مێژوە باز بکرێ بۆی هەموو نەوەیەک ئاگاداری ئەو مێژوە پرشنگدانە بێ بۆ ئەوی بتوانێت بۆ داهاتوو بەرنامە و پلانی خۆی داڕێژێ ئیسفادەی لێ بکات، سوودی لێ وەرگرێ. بارزانی نەمر لە شۆڕشەکانی بارزان دەرکەوت لە بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و لە داکۆچیکردن لە داخوازیەکانی خەڵکی کوردستان و لە دوای شۆڕشەکانی بارزانیش دوای 45ەوە کە ڕووی لە کۆماری کوردستان لە مەهاباد کرد و هاوکار بوون بۆ کۆماری کوردستان لە مەهاباد لەگەڵ شەهید قازی محەممەد و هاوڕێکانی. ڕۆلی بارزانی نەمر و بارزانیەکان لە کۆمار چ لە داکۆچیکردن لە کۆمار چ لە دامەزراندنی کۆمارش هۆکاری ئەوە بووە کە پێگەی بارزانی بەهێزبی وەکو ڕەمزێک لە ڕەمزەکانی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان وەکو سەرکردەیەکی مێژووی چ لە ڕووی سەربازی چ لە ڕووی سیاسی سیر بکرێتن و لەوێشەوە دوای ئەوەی کە کۆمار ناسێنرا و بارزانیەکان و جەناوی بارزانی ڕۆلی هەبووە لە کۆمار دوای ڕوخانی کۆمار و کۆتایی هاتنی کۆماری کوردستان لە مەهاباد ئاڵای کوردستان لەلایەن خواری خۆش بوو شەهید قازی محەممەد
تەسلیم بە بارزانی کرا لەوەش لە زۆر لە مێژونوسان لەسەر قسەی قازی ڕەحمەتی یان خواری خۆش بوو قازی محەممەد دەجێڕنەوە و خانەوادەکەشی باز دەکەتن کە ئەمینترین کەس و دەستێکی ئەمانەت بارزانی بووە کە ئەو ئەمانەتە بە پارێزی کە ئالای کوردستان بووە وفعلا جەناوی بارزانی ئەمانەتەکەی پاراست و خۆی تەسلیمی دژمنەکانی ئەو سەردەم کە چەند دەوڵەت دژایەتی بزاوی ڕزگاری خوازی کورد و کوردستان و کۆماری کوردستان و شۆڕژێڕەکانی کۆماریان دەکرد بارزانی ئالای کوردستانی پاراست بەوەی کە تەسلیم نەبوو خۆی و زیاتر لە 500 تێکۆشەری ئەو سەردەم قارەمانی ئەو سەردەمی کوردستان بە تایبەتی بارزانیەکان لەگەر بارزانی نەمر ئەو ڕێڕەوە مێژوویەکەی بۆ یەکێتی سۆڤیەتیان بڕی و پەیامی کوردایەتی و پەیامی نیشتیمان پەروەری و ئاڵای کوردستانیان پاراست و ئەو ئاڵایە بووە بەشێک لە خەباتی ملەتی کورد بەشێک لە خەبات و بیر و باوەڕی بارزانی بۆ ئایندەی کورد و بۆ ئایندەی کوردستان. کورد یان کوردستان یان پارتی دیموکراتی کوردستان یان بزاوی سیاسی لە کوردستان پێویستی بە بارزانی هەبوو لە کۆنگرەی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستان دامەزرا لە بەغدا بارزانیش ئامادە نەبوو بەڵام کۆنگرەی پارتی بارزانیان بەسەرۆکی پارتی هەڵبژارد و کە لە یەکێتی سۆڤیەتیش بوو لە کۆنگرەی دووسێ دیسان بارزانی بەسەرۆکی پارتی هەڵبژێردراوە چونکە بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان و بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری و پارتی دیموکراتی کوردستان پێویستی بە بارزانی بوو پێویستی بە ڕێبەرایەتی بارزانی بوو بارزانی بووە ڕەمزێک بۆ نەک بۆ کوردستانی عێراق بەڵکو بۆ پارچەکانی تری کوردستان بۆ ڕەمزێکی خۆراگری ڕەمزێکی نەتەوەیی و نیشتیمانی بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێکی دنیا بوو لە دەستدانی بارزانی بەڕاستی خەسارەتێکی گەورە بوو بۆ کوردستان بەڵام لە هەمان کاتیشدا بیری بارزانی بووە بیری نەتەوەی کورد بۆ بۆی بیری نیشتیمانی و نەتەوەی بۆ کوردستان و ڕێبازی بارزانی ڕاستە بارزانی بەجەستە لە ناومان نەماوە بەڵام ڕێبازی بارزانی کللتوری بارزانی بیرروڕا و فکری بارزانی تاکو ئێستاش بەردەوامە لە ناو خەڵکی کوردستان نەک لە ناو پارتی دیموکراتی کوردستان بە تەنها بەڵکو لە ناو بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بەردەوامەوە پێشمان وایە ئەو ڕێبازە بەردەوام دەبیتن و ئێمە هەر کاتێک کە یادی بارزانی ئەەکەینەوە یادی کۆچی دوایی بارزانیان یادی بارزانی ئەەکەینەوە یادی شۆڕش و خەبات و خۆڕاگری ملەتی کورد ئەەکەینەوە یادی بیری نەتەوایەتی و نیشتیمان پەروەری ئەەکەینەوە یادی هەموو شەهیدانی کوردستان ئەەکەینەوە یادی هەموو ئەو تێکۆشارانە ئەەکەینەوە کە لە پێناوی کوردایەتی و لە پێناوی ئەو دەستکەوتانە بوونە قوربان یادی هەموو ئەو سەرکردە تێکۆشەرانە ئەو ڕێبەرە تێکۆشەرانە ئەەکەینەوە کە بەشێک بوون لە خەباتی ملەتی کورد بەشێک بوون لە خەباتی بزاوی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان بۆیە لەو بۆنەیەدا لەو یادەدا سەری ڕێز و نەوازش بۆ بارزانی مەزن بۆ کاکی دریسی هەمیشە لە یاد بۆ هەموو ئەو سەرکردە ڕێبەرانەی گەلی کوردستان کە لە پێناوی کوردایەتی خۆیان بەخت کرد بۆ هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری کورد و کوردستان دادەنوێنین و ڕێز لە خانەوادەکانیان دەگرین و دەستی ئەو هەموو تێکۆشەرانە دەگوشین کە بەردەوام بوون لە خەبات و ئێستاش بەردەوامن بۆ بەدەهێنانی ئاوات و ئامانجەکانی گەلی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و ڕێبەرەکەی کە ئەمڕۆ سەرۆک مەسعود بارزانیە لەسەر پەیام و بەرنامە و ڕێبازی بارزانی بەردەوام دەبێت تاکو دوا کۆتا لە ئاوات و ئامانجەکانی گەلی کوردستان بەردەوام دەبێت ئێمە لەگەڵ هەموو عالەمی دنیا شتێکی عەداییمان نییە لەگەڵ هەموو کەس دۆست